سلااو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری کە هەموو ڕۆژانی سێشەممە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بڵاو دەبێتەوە هەر جارێک و بە میوانێکی بەڕێز ئەم بەرنمەیە دەڕازێنینەوە بۆ بەرنمەیە ئەم هەفتە داوامان کردوە لە بەڕێزان هاوڕێ مریەمی ئەفراسیاپور چالاکی مافی ژنان هاوڕێ فەریدە نەفیسی چالاکی سیاسی سەبارەت بە بارودۆخی ژنان و دەستکەوتەکانی شۆڕشی ژینا و داهاتووی ئەم شۆڕشە فەرمونون ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. بەڕێزان بەخێر بێن ئەم کاتتان باش. مەمنون من سپاسی ئێوەکەم و هەروەها بەخێراتنی میوانەکە و سڵاو و ڕێزیچم هەیە بۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامە. زۆر سپاس بەخێر بێن هاوڕێ مریەم ئێوەش بەخێر بێن. سپاسانەکەم خۆشبی سڵام هەیە بۆ ئێوە و بینەران و هاوڕێکەکەم. زۆر سپاس بەخێراتنتانەکەم هاوڕێ مریەم پرسیارەکانم لە ئێوە دەست پێەکەم دواتر لە هاوڕێ فەریدەوە. ئێوە دەتوانن کورتکراوێک لە خەبات و خۆڕاگری ژنان لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا شۆڕشی ژینا بۆ ئێمە و بینەرانمان باسکەن؟ بەڵێ پێشەکی من حەزەکەم بەلەوە کە دەست پێ بکەم بۆەوەی کە نەخشی ژنان واقعان لە بەسەر هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی و هەتا شۆڕشی ژینا دەست پێ بکەم. سڵاو و ڕێزنێرم بۆ خانەوادەی گیان بەختوەکان بە هەروەها سڵاو و ڕێز بۆ ئەو عەزیزانەی کە لە زیندانەکانە بەسەرەوەن و سەرخۆشی خۆم لە کەم لە تواوی ئەو عەزیزانەی کە کەسیان لەدەستداوە و لە گۆشەی زیندانەکە کەسیان لەدەستداوە داختارن. لە ڕابطە لەگەڵ مەسئلەی ژنان ئەگەر ئێمە گەرەکمان بێباخان مەسئلەی ژنان لەم سەردەمەی بەر لە شۆڕشی ژینا چاو لێ بکەین و ئەبێ چاوی لێ بکەین بە دەلیلی ئەوە مەسئلەی خەباتی ژنان هێنێکی باکڕوندێکی گەورەی هەیە ئەویش بە سەرکارهاتنی جمهوری ئیسلامی هەروەکە گشتمان ئەو نەسڵانەی کە هاونەسڵی منن بەلا جەریانی ئەم شۆڕشە ئەم قیاما بوون ئەزانن کە ئەوڵین حملەی جمهوری ئیسلامی بەسەر ژنانە بوو حملەی کرد بە ژنان بە ئێمە ئەتوانین بڵین کە ئاغازبوونی ئەم خەباتی ژنان هەر لەو سەردەمە و دەستی پێکردووای فەرمانی خۆمینی بۆەوەی کە بەرحاڵ حجابی ئیجباری و نانماڵی ژنان بە تۆرە کولی نەخشی ژنان لە جامعی ئێرانە پاک کراوە وەکو ئینسان نەیانتوانی زندگی خۆیان بکەن هەر لە سەردەمە من پێم وایە مبارزەتی ژنان بە شێوەگەلی مختلف ئەدامەی بووگە ئاغاز بووگەوە ئەدامەی هەسوو کریای من تا ئەگەرمە ئێمە بەرحاڵ بینە سەر مەسئلەی ئەدامەی ئەو مەبارزەتە ئەویش ئەتوانین نەخشی ژنان لە فرێک لە خەباتەکانە کە مرەکەب ئەدامەی بووگە لە ئەرزی ئەم 44 ساڵە نەخشی ئەوان لە مبارزاتی کارگەرانە کە لە بیرمان نەچێت کە وەخان لە مبارزاتی کارگەرانی هەفتەبە خانەوادەکان نەخشێکی ئەساسیان بوو ژنان نەخشێکی ئەساسیان بوو. دوای ئێمە ئەگەر بتوانین بازم گەرەکمان بێ بە تۆر مختصر هەروە چاوێ بخشینە سەرەوە مەسئلەی ژنانی خیابانی ئەوەی کە انقلابی ژنان لە بۆ لابردنی حجاب لێنەوە دەستی پێکردوە خانفرێک لە ژنان هەروەکە ئاگادارن هاتن سەر شەقامەکان و حجابەکانی خۆیانیان لابرد ئەمە بەرحاڵ مبارزاتێکە کە ئەتوانین بێژین کە بەو جۆرە تا ئیسە ئێدامەی بوو تا ئێمە گەرگەرەکمان بێ واقعان شۆڕشی ژینا بەررسی بکەین ناتوانین چاوی نەخشێنین بە خیزشێکە لە دەیمانی 96 و ئابانی 98 دەستی پێکرد بە هەرحاڵ ئەو خیزشە جێگەی خۆی بوو بۆەوەی کە بتوانێت زمینەیەکی مساعد کرد بۆ ئەوەی کە بەرحاڵ ژنانیش لەو شۆڕشە نەخشیان بوو بە هەمیشە بوون. منتا ئەگەر بێمە سەر مەسئلەی خیزشی ژینا ئەگەر لە بیرمان بێ
تقریبا چەند هەفتێک بلەوە کە خیزشی ژینا دەست پێ بکە ژنان بە سوورەتی منفرد و بە سوورەتی جەمعی دەورێک دوارە هاتن بەیان بۆ ئەوەی کە مەسەلەی لە مقابڵی حجابە مەبارزەی خۆیان یان دەست پێ بکرد و ئەمە بە هەرحاڵ پرۆسەی کە بە نەزەر من تۆ ناتوانانی ئەگەر باس بکەی لە نەخشی ژنان لە ئەم مەبارزاتەوە لەم پرۆسە ناتوانانی لە گزەشتەکە بگوزەری بە دلیلەوە کە ئەو گزەشتە بە هەرحاڵ زەمینەی ئامادە کرد بۆەوەی کە ژنان و لە مەسلەی تریش کە فرە مهمە زڵم و زۆرێک کە واقعان لە ژنان کران ژنان بە تۆری کولی هەروەوتم لە نەخشی جامعە بە تۆری کولی پاکریان و خریان ماڵەوە نەخشی دەرەجە دوویان پێدریا قانونگلێکە هەر لەو دۆرانەی کە قانونی بوو قانونی خانەواتە جەمهوری ئیسلامی هات ئەوی دوارە بازرسی کردەوە هەروە لێنە حەق و حقوقی ژنانی ئومەی تر یا ژێرپا ئەمە مەسایلێکە کە تا ئەم مەرحەلە ئێدامەی بووگە منتە ئەگەر بێمە سەر مەسئلەی نەخشی ژنان لە ئەم خیزشە ئینقلابیەوە دەستی پێکرد ئەویش واقعاً هەروەکە گشتمان ئاگدارین ژنان بە سوورەتێکی زۆر پان و بەرین لەم شۆڕشە شەرکەتیان بوو ئەگەر چاو بکەین لە مەبارزاتی کارگەران ژنان نەخشیان بوو چاو بکەین لە مەبارزاتی معلمان ژنان نەخشیان بوو چاو بکەین لە مەبارزاتی پەرستاران ژنان نەخشیان بوو بازنشستەکان ژنان نەخشیان بوو فعالینی مەدەنی ژنان نەخشیان بوو ڕۆژنامەنگارەکان کە ئیسش دوو ڕۆژنامەنگارمان بە دلیلی ئفشاکردنی قەتڵی دەوڵەتی ژینا ئیسش کەماکان لە زیندانە بەسەر ئەوەن کە ئەلئان بە هەرحاڵ مەسایل بەخشی ژنان بەڕاستی فرە بەرجەستەست ئەگەر من گەرەکم بێ فرەتر چاوی لێ بکەم خانەوادەی دادخواهەکان کە ژنان نەخشێکی زۆر بەرجەستیان هەست لەو خەباتەوە کەماکەمان هەیەە خانەوادەی گیانبەختوەکان کە حتا لە چوونە سەرخاکی عەزیزەکانیانە ژنان نەخشی تایبەتی هەست و لەوە بگذەرین کە خودی شۆرشی ژن ژیان ئازادی لە دوای بیمارستانی کەسراوە کە بە لە گیاندەستانی ژینای عەزیز دەستی پێکرد ئەو شۆرشە لە سەقزەوە سەری هەڵدا و نەخشی ژنان ئەگەر ئەو فیلمە واقعان و فیلمگەلێکە کە واقعان ئەگە گەرەکمان بێ چای پیا بخشنین نەخشی ژنان زۆر بەرجەستە بوو بە پەرتکردنی حجاب بە سوزاندنی حجاب دانش ئاموزان الآن من فرێک فیلمگەل واقعان هەمە لە کولی شارەکانی ئێرانە ناتوانم فقط بێژم کوردستان بەڵام چۆن من فرەتر زۆر لە ڕابتر لەگەڵ مەسەلەی کوردستانە بڕێک زۆرتر ئاگاداری وەزیەت هەمەوانە فکری کەنەوە دانش ئاموزی کچەکان هاوردنە خوارەوەی ئەکسی خامنەی و خومەینی و ژێرپانیانی هاتنە دەرەوە تەزاهراتکردن لە ئەرسەی مەدرسە ڕەخسەکانیان لە خیابانەکانە ئەمانە هەمووی من پێم وایە نەخشی ژنان بەرجەستە بووگە لە ئەم خیزشە ئینقلابیە کە ئیسێش کە کەماکان ئەدامەی هەست. بەڵێ زۆر سپاس هاوڕێ مەریەم حتمما دواتر تێمەولاتان باسی نەقشی ژنانەکەین هاوڕێ فەریدە هەر بەو قسانەی کە هاوڕێ مەریەم کردی و باسی زەمینەکانی ئەوەی کە ژنان چۆن تا ئێستا خۆڕاگری و خەباتیان کردووە ئێوە چۆن دەڕواننەوە و ئێوە ئەمە چۆن باسەکەن ئەو زەمینە واقعی و عینیانە چی بوون کە شۆڕشی جینای ئاوا دروست کرد و خەباتی ژنان ئاوا بەردەوامە هەروەها کە هاوڕێ مەریەم بەبەشێک لەو زەمینانە ئیشارەی کرد منیچ پێم وابێ زەمینە و سەرگوزەشتی شۆڕشی ژینا لە شعاری یا ڕووسەری تووسەری و دەستی پێکردیە کە لە ئەوائلی ئینقلاب و لە سەردەمێکە تازە حکوومەتی ئیسلامی لە ئێرانە شکلی کردبوو ئەوەڵین حمڵاتی خۆی بەو شعارە بە ژنان شرۆ کرد
ژنان بلا فاصلە هەر ئەو کاتیشە وەکو انقلابی 57 پێشڕەو بوون لە هەموو لەحزەیەک و ئێترازاتێکە نەخشێکی بەرجەستەیان بوو هەر ئەو لەحزەیچە بە سەدان هەزار هاتنە دەرەوە و ئەلعانە فیلمەکەی چی هەست کە ژنەکە خۆی لە تەزاوراتەکە هێژێ ئێگەرەکەتی مەسەلەی حجاب مەترح بکات من نەتەنها حجابەکە بەڵکێ دینەکەیش من مەکنارەوە حال لەو سەردەما و شعاری ڕیا ڕووسەریە تووسەری ئەوەڵی دەستی پێکرد دوایەوە عدەیەکی وەک فاتێ کۆماندۆ و زارا چومەقدار و ئەمانەی بەناو خاهەران زەینەب هاورد ئەوەختە بۆ ئەوەی کە ژنگەلێکە ئەگەر چارشەوە حیجابیان نییە کۆنتترۆڵی بکات دوایی پۆششی ئیسلامی لە ئیدارەکانە دەست پێ کرد بازەم هەر مقاومەت کردیا دوای تەرحی نیمەکارەی ژنانی مەترح کرد کە تەرحی و بەنامەی ئەوە بوو کە یەواش یەواش بە مانای واقعی ژنەکان لە کۆمەلگا دوور خاتەوە لە محیتی کار دوور خاتەوە بیان نێرێتەوە کونجی ماڵ هەر ئەو بیر و بووچوون و ئیدۆلۆژیە کە چه حەق و حقوق لە بەرچاو ئاگرێ بۆ ژنان بینێرێتەوە گۆشەی ماڵ و حەقی ژنان خانەداری و نازانم پۆخت و پەزە وەلی ژنان مقاومەتیان کرد تا لاوەی کە حتا زیندانێکی زۆریاندا حتا دەستگیری ڕۆژانە لە خیابانەکانە مرەتەبەن لەم 40 ساڵە لە ڕۆژنامەنگاری لە پەرستاری لە معلمی لە ئێترازاتی مختلفە مرەتەبەن بەشدار بوون نەخشێکی ئەساسیان بووە دۆسەیرەکەی چەند ساڵ لەمەوبەر ژنانی مەریوان بابینۆس ئەگەر بینۆسەر مەسەلەی کورسان ژنانی مەریوان لەسەر مەسەلەی دووچەرخە سواری یا اینکە زندانیکیان هاوردووە دەرەوە لە شاری مەریوانە بەجێگێ بە خاترەوە تەوهینێکی زۆری پێ بکەن لە ناو مەردمە ڕۆسوایکەن لیباسی ژنانیان کردووە بەری لە ناو خیابانەکانە گەڕانیان وە ژنانی مەریوان و مەردمی مەریوان بە ئێتراز هاتنە دەرەوە کە ئێوە ناتوانن تۆ بەو جۆرە تەوهینکەن بە ئێستانێ لە دەرەجێ وەڵاوە ئەمە تەوهینێ بە ژنیت لە خارج از کشوەرە عدەیەکی لە پیاوەکان چوون بە عنوان ئێتراز لیباسی ژنانیان کردە بەریان یعنی لە تووری ئەم 40 ساڵە ڕۆژانە ژنان واقعاً هەر لەحزە هەر ثانیە لە تەک ئەم ڕژیمە بە ئێسڵاح مقابڵەیان کردیە و مقاومەتیان کردیە و بە هەموو شێوەیەک بەشدار بوون تا ئەگەیت بە لە پاڵیا ئێترازاتی تر جنبشکەلتر وەکو جنبشی معالمان جنبشی محیتی زیست جنبشی دانیشتووی جنبشی کارگەری هەمووی ئەمانە ڕۆژانە لە ئێتراز و لە هەوڵ و لە فعالیەتا بووە و ژینان انقلابی ژینە لە واقعە جرەقەیەک بوو کە لەسەری هەمووی ئەم تەلاش و کۆشش و ئێترازات و قەراری گربوو و جامعە کۆمەلگا ئامادە بوو کۆمەلگا کامەڵان لەم سەردەما لە بەداخ بە دەلیلی قەتڵی دەوڵەتی یادی بەرز و بەڕێز بێت ژینە ئەمینی ئیتر ئەمە تەقیەوە ئیتر ژنان یەکسەر هاتنە دەرەوە و ئەمەیانە ئیتر هەموو شێرەی واقعی حکوومەتیان بۆ ڕۆشنە بووە کە بە هەموو تاهەکانی و هەموو ئەو مقاوڵێکە لە سەرکوتی ژنان و هەمووی درۆدە لەسەی حکوومەت و لە نەزەری اقتصادی و لە نەزەری سیاسی و لە نەزەری اجتماعیەوە کە هیچ معنا و مەفهومێکی نەبووە پوچ بۆ مردمی پێگوڵداوە و طبقەی ژنان و پیاوانی تەفرەقەی تێخستیە و نفرەت و چینەی پەخشۆ کردیەوە هیچ تەحمیڵی مەسەلەی وەک مەسەلەی سێغا بۆ ژنان کە فەحشای ڕەسمی دەوڵەتیە تەحمیڵی کردیە ئەمچنین چیتگەلێک و ئەمچین حقوقگەلێک بۆ ژنان لەو جامعە بە ئێسڵاح قایل بووە و بە شێوەی حجاب فقط نمادی چون نماد و نقطەی ئەساسی و ستونیە بۆ حکوومەت گەرێکی بۆ جۆرە
ژنان لە کۆمەلگا دوورخاتەوە تەبقەی ژنان و پیاوان تەفرقە تێبخات و اتحادێک بە وجود نێت. ئەم انقلابی ژینە ئیتر بە معنای واقعی لە سەردەمێکا ڕوویدا کە کۆمەلگا ئامادە بوو. کۆمەلگا بەو دەرەجە گەیشت بوو کە وەکو بۆم بێ بتەقێتەوە و خۆشبەختانە ئەو شۆڕشە عەزیمە دەستی پێکرد بە چێرەیەکی جەهانی بەخۆی کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەریدە. هاوڕێ مریەم، لە تەی دەستپێکی شۆڕشی ژینە لە چەند مانگی ئەوەڵ تا ئەمڕۆ کا شۆڕش بەرەو قۆناغێکی دیکە چووە و شێوازی گۆڕاوە، سەرکوبی ژنان لەلایەن کۆماری ئیسلامیەوە زۆر دەڕەندانەتر دەستی پێکردوەسەوە، گوشار بۆ سەر ژنان لەسەر حجابی جباری و مقاومەت و خۆڕەگری ژنان لە بەرامبەر ئەمە. هۆکاری چییە کات ڕژیم لە نزیکبوونەوە بە ساڕۆژی کوشتنی ژینە ئامینی کە قەتڵێکی حکوومەتی بوو ئاوا گوشارەکان بۆ سەر ژنان تۆنتر دەکاتەوە؟ یەکی لە دلیلە ئەساسیەکەی نەخشی بەرجەستەی خودی ژنان بوو بە لەم شۆڕشە کە واقعاً ژنان لە هەموو هەروە کە من قبلەنیش ئشارەم پێکرد لە تواوی ئەرسەکانی ئەم خیزشە جایگایان بووگەوە نەخشی خۆیان بووگە. ئەوە مەسەلەی کە مەسەلەی تریش بەڕاستی من ئەوە دیارە ئائیسە ئێمە گەر بەڕەسی بکەین لە تەک سێمانی ئەوەڵی خیزشی ئینقلابیە کە مردم هەمیشە بە تۆری جەنگ و گوریز لە مقابلی نیروگەر جمهوری ئیسلامی لە دەرەوە بوون، دیارە ئیسا ئەو شۆرشە خیابانیە بۆ شێوە نەماگە، بەڵام مبارزات ئەگەر ئێمە چاوی لێ بکەین هەر کەماکان بە شێوەگەل تر بە شێوەگەل مختلف ئێدامەی هەست. من حەزەکەم لێرە باسی ئەو کەم شجاعەتی ژنان واقعاً ئێوە لە نەزەرە بگرن سپیدەی قلیان وەختارێک لە زیندان هاتە دەرەو بێ باکانە شعاری عەلەیهی خامنەییدا و ئەم دادگایی وە ئیسە کریا لە رابطە لەگەڵ ئەو خانمەی کە بەڵێ ئێترافی ئیجباری لێگرده بوو هەروە کە ئاگادارن بدونە حجاب ژنان ئەم شۆ بە قۆڵی هاوڕێ فەریدە ئەم پرۆسەی کە ژنان مەبارزاتیان دەست پێ کرد لە خیزشی ئینقلابی لەم شۆڕشە ئینقلابیە واقعاً ژنان شەهامەت و قودرەتی زیاتریان پەیا کرد. ئەویش دلیلی ئەوەیە کە دیارە جەمهوری ئیسلامی خۆی گەرێکی بوو تەفرەقە بخاتە بینی ملیەتەکان حتا تەفرەقە بخایتە بەن ژن و پیاک، بەڵام خۆشبەختانە ئەم شۆڕشە کارێکی کرد حتا ئەو تەفرەقە کچە زۆر کەم ڕەنگەوە بوو کەسەوە. یعنی واقعاً ئەگەر ئێمە حتمما لە خاترتان هەست لە مراسمی خاکسپاری یەکی لە شەهیدەکانە نازانم بووکان بوو یا سەقز باوکی یەکی لە شەهیدەکان ئاوای باسکەوتی ئێمە جاران ئەمانوت هەر کەسێ فرە پیاک بێ هێنمانە کرد کە فڵانی فرە پیاگە، بەڵام ئەشی ئیسە بێژین واقعاً ژن فرە ژنە، یعنی نەخشی ژنان ئەگەر دروست لە خاترما بێ منزورمەوەیە کە واقعاً خودی ئەمەیە کە جمهوری ئیسلامی بە تواوی مەعنا لە نەخشی ژنان لەم خیزشە بە تایبەت ئەم خیزشە ئینقلابیە وەحشەتی پەیا کردگە ترسیاگە ترسەکەیکی ئەوەیە کە بەم جۆرە هێرشە ئەلئان فکری کەرەوە ژنانی زاهدان ئەلئان تعدادی زۆر لە ژنانی زاهدان بازداشت کریاگەن هیچتا هەر لە ترسی ئەم ساڵگەردی ژینە ئەم کاریان کردگە فرێک ژنان ئەلئان فکری کەرەوە چاوی لێکێ ئەوینی لە ئۆستادی دانشگا لە معلم لە بازنشستە لە فعالی مەدەنی لە فعالی حقوقی ژنان لە واقعاً فعالانی ژینگە پارێز و تواوی ئەمانە هەمویان جمهوری ئیسلامی لە وەحشەتی خۆیان هێرشی کردووەتە سەریان بە دلیلی ئەوە من پێم وایە زەعفی ژنان نییەوە بەڵکو قودرەتی شەهامەتی ژنانە کە جمهوری ئیسلامی وەحشەتی هەست. هەروە کە ئیشارە کردیا بە
بە هەرحاڵ مەسئلەی ژنان بەرابەری ژنان و ئەو خاستگەلەی وا ژنان هەسیان یانێ نابودی جمهوری ئیسلامی هیچ وەقانە نییە بەوەکە ئەو ئازادیگەلەی وا ژنان بە ڕاشکاوی خەریکن لە مخیزشات داوایەکەن بدەری نییە ئەسڵ ناتوانێت ئەو کارە بکە بۆ دلیلە خەریکە بۆ جۆرە حملەی هاوردە سەر ژنان و ژنان مرتب ژنگل فعالینی مەدەنی ڕۆزنامەنگاران معلمان الان دەستی داوە بە ئەخراجی ژنانی معلمە دەستی داوە بە ئەخراجی ژنانی کە وەکێڵن دانشگاکان فکری بکەنەوە جیالەوە کە کولن حملەی لەسەر عمومی دانشگا هەست بە دلیلیەوە کە نەخشی دانشگا فرە مهمە جێگەی کە جێگەی ئاگاهیە جێگەی کە کەسانگەلێکی پێشڕەوی تیاهن و شامڵی لێنا شامڵی ژنانیش ئەبێ یانێ ئێوە ئەرسێک نییە ئێمە لە ئەرزی ئەم چەند مانگە بیدەینە بەرچاو بژین ژنان نەخشیان نەبووکە دلیلی بە نەزەر من دلیلی وحشەتی جمهوری ئیسلامیە لە نەخشی ژنان و لە شجاعەتی ژنان فکری کەرەوە نەسرین ستوودە هەل لە زیندانەوە پەیامە نێرێ نامە ئەنێرێ بۆ سازمانگەل حقوقی بەشەری سپیدەی قلیان بە نمایەندگی ئێمە و نمایەندگی مردمی ئێران و تفکاتە ناوچاوی کابرای بەڵێ بە هەر حاڵ ئەوە من پێم وایە دلیلی شجاعەتە دلیلی ئاگاهیە من پێم وایە ئەیسا ئاگاهی مردمی لە کولا مردمی ئێران ئاگاهیان ها لە مەرحەلەیەکی ترا ئەگەر ئێمە لەگەڵ ئینقلابی 57 مقایسە بکەین ئێمە الان مبارزات ها لە فازێکی ترا و مبارزاتی ژنان مەسئلەی تریکیش کە من حەزەکەم ئشارە پێ بکەم ئەویش ئەو پەیوەندەی لە بین داخل و خارج کشوەرە هەست کە ژنان بە تۆری کولی لەم ئەرسەگەریچان نەخشیانە چەند لە دەرەوەی وڵات چەند لە داخلی وڵاتەوە ئەو پەیوەندەش بەرقەرار بووگە بەرهەڵ من پێم وایە بەشێکی ئۆمدەی ئەوەیە شجاعەت نەخشی ئاگاهی ژنان لەم پرۆسەی ئینقلابی ژیان ئازادیە خۆی بووەتە باعث ئەلان فکری بکەنەوە کە دایکەکان تێن هەر ئەخیرەن چ لە یەکێ لە عەزیزانی گیانباختە بوو دایکی کە ژنێکە بەرحاڵمیان ساڵە هەر لێنا ڕووسەریەکەی پەرتدا یعنی ئەوە تەنەفری خەڵک لە جمهوری ئیسلامی بە حەدێکێکە کە بە هەرحاڵ ژنان نەخشیان هەست یەک مەسئلەی کە من حەزەکەم واقعەن لەم جەنبەشە ئشارەی پێ بکەم ضد مەذهەبی بوودنی ئەم جەنبەشە ئەویش واقعەن بە نەخش و جایگای ژنان کە واقعەن خەریکن بە تۆری کولی ئەو پایەی ئەساسی و ئیدۆلۆژی جمهوری ئیسلامی خەریکن بە چاڵشە کێشن ئەمە من پێم وایە دلایلی ئۆمدەی ئەوەیە کە ئەلان حملەیەک هەروەکە خۆتان نەزانم مرتب ڕۆژانە نییە کە ئێمە خەبەر نەژنەوین فعالی ژن دیارە بە هەرحاڵ فعالینی تر فعالینی دانیشتووی پیاوان معلمان ئەوانش شامڵی هەست بەڵام چۆن ئێمە بەحسەکەمان لەسەر مەسەلەی ژنانە بۆیە فرەتر من تاکی دەکەمە سەر ئەوەکە ڕۆژ نییە ئێمە نەژنەوین واقعەن ژنان بە ئەناویلی مختلف یا بازداشتەکردن یا ئیخراجەکردن جەریمە ئەکردن یعنی تواوی ئەم مەسایلەی کە جمهوری ئیسلامی خۆی بە تواوی مەعنا شکستی خوارگرت لە مقابڵی ژنانەوە بەدانیانی نازانم ئەم خاهرانی زێنەبوو نازانم کە بین مەسئلەی حجاب کۆنترۆل بکەن فکری بکەرەوە هەر ئەلەم ڕۆژگەلا ئێمە ڤیدۆیەکمان دی کە کەنیش ژنێکی جەوان واقعەن لە سەد یەکی لە خیابانەکانە دقیقاً بدون حجاب بێساکە و لە مقابڵی نیروگەلی سەرکوتکردی جمهوری ئیسلامی خەریکە قساکە و ئەزانی شجاعەت ئەویش دلیلی من پێم وایە دلیلی یەکی دلیلی تریشی کە من حەزەکەم چایلەکەم ئەو هەمبەستگی هەسەکە ئەم شۆڕشە بە نەزەر من بە وجودی هاوەر مقایسێکی ئەگەر بکەین لەگەڵ شۆڕشەکانی تر مەسەڵەن ئەگەر کاریگەران بوون تەنیا کاریگەران بوون ئەگەر معلمان بوون تەنها معلمان بوون دیارە ژنان لێنەش نەخشیان بوو منتها ئەم شۆڕشە کارێکی کردکە ژنان لە تواوی ئەرسەکانە جایگایان هەست بەڵێ سپاس هاوڕێ مەریەم بۆ تۆزیحاتەکەتان هاوڕێ فەریدە بەڕای ئێوە ئەم سەرکوبوو گردن و ئەزیەت و ئازاری خەڵک و بەتایبەت ژنان دەتوانێت ئەو
مەقاومەت و خۆڕاگری ژنان و ئەو ویست و داخواستی ژنان بگەڕێنێتەوە بۆ پێش شۆڕشی ژینە؟ هەرگیز ئێران ناگەڕێتەوە بۆ زمانی بەر لە ژینە. ئەمە تەنها قسەی شخصی من یا مەسەڵەن جەمعێک یا حیزبێک نییە کە مخالفی ڕژیم بێت. ئەمە هەر ئەلعانە لە ناو دەرونی خودی حکوومەتە. تۆ ئەوینی سەدان بەحث و اختلاف نەزەر هەیە و وەختی لێوە قساکان خۆیان لەو باوەڕان وەختی ئیشارەکەن بە هەر مەسەلەی گەژن ئەم مەسەلە بەر لە ژینە ئەمینی و دوای ژینە ئەمینی هیچ بەحسێک، هیچ تەرحێک، هیچ نەزەرێک، هیچ جامعەشناسێک لە هیچ مەقاماتێکی دەوڵەتی ئیمڕۆ ناتوانێت لە مەسەلەیەک قسە بکە و ناوی ئیسا بە عێدەیەکیان هێشتا دیانی پیانانن ئێژن اختشاش، عێدەیەکی ئێژێ خیزش، عێدەیەکی ئێژێ نا مشکلات جامعە دووچاری بۆحران بووە، عێدەیەک ئێژێ حجاب ئیجباری، عێدەیەک ئێژێ خیزش انقلابی ژینە ئەمینی. کابرای مەڵا پێرەکە من بەحسێکم تواشا کرد، یەکیان پێم وایە بەحەلی متەهەری بوو ئێژێ بە ناوی بەر لە ڕحلەتی ژینە ئەمینی. ڕحلەت بۆ ئەمانە لە مەزهەبی خۆیانە بۆ پێغەمبەر مانەندێ لێ ئیسفادەکەن. یانێ ئەمە کەسێکە کە لەناو ئەو حکوومەتە هەیە، لەناو یەکێ لە ئەفرادی بەئیسلاح موعسری ئەو حکوومەتە بووەسە ئیسە اختلاف نەزەری پیا کردیە، ڕیزشێک عەزیم لەناو حکوومەتە دەستی پێ کردیە. تۆ سەر کرد حایز شیرازی لیباسی مەڵایی خۆی دەراوردی و نیاسە ناو کیفێ لە تەک خۆیان ئەیگەڕێنێ. ئێژێ من زاتم نییە ئەم لیباسەکەمە بەرم تەنەفوری مردم بیش ئەز حەدە. من ئیتر زاتم نییە لیباسەکانم بە لیباسەکانم بڕۆمە ناو خیابان. هەمووی ئەوانەی کە حەتای حکوومەتیەکان خۆیان ئیسە دووچار بحرانی بوو، نازانن چۆن لەم ئینقلابە قسە بکەن، نازانن بە چه وەسیلەیە حەلی کرد، نازانن چه تەرحێکی بۆ بدۆزنەوە. ئەڕۆی تەرحی حجاب ئیجباری تێرەتەمەیان من کە منە بە نەزەرم تەرحێکی سەردەرگوم و مەخفی کە زاتی نییە لە مەجلسە لە مۆردی قسە بکە، زاتی نییە بێت مەترحی کات کە ئەم تەرحەی سالی کوێنە، یەکێژا لە لای قۆی قەزایی و یەکێژا لە مەجلسە، یەکێژێ نازانم ها لە شۆرای نیگابانە، حتا ذاتی نییە بێژێ ئەم تەرحە کێگەل لە مەجلسە لە مۆردی قسەی کێ تەئیدیەکە کێ تەئیدی ناکات. یا شۆرای قوی قەزایی مثلا ئەوڵ تەرحێکی دوو تەرح بووە داگیە 15 مادە بووە، یارسە مەجلس بە 7 مادە تەبدیل بووە کە ئەم 7 مادە تا بە ئیسەتیە هیچ ئینسانێک نێک ئەویش بعضی ئیطلاعات لە مۆردی و هاتیە سەدەرەوە لە بناو لەولاەوە لە بەرئەساسی ئەو چتەسا و جورمگەلەسەکە دانیاگە بۆ کەسان گەلێکە حیجاب ئیجباری ڕعایەت ناکەن. 500 دانە دوکانی بەستیە و نازانم خارانێکی دانیاگە کاشێ مرتبەن تەزەکر بن و دووربینی نەسب کردیە و تەبز ئەم وەحشەتەی ڕژیم هەمووی بە دەلیل ئەوەسە کە ئیتر ئەوجی کۆمەلگا هەرگز ناگەڕێتەوە بۆ بەر لە ئینقلابی ژینە. نازانێت جوابێکی نییە، جوابێک بە تەرحی بێکاری نییە، بە نازانم تەوەڕۆم نییە، بە گرانی نییە، بە هەمووی ئەمانە سیاسەتەکەی شکستی خواردیە، مەشروعیەتی لە دەست داوە. چۆن ئەگەڕێتەوە بۆ بەر لە ئینقلابی ژینە؟ ئەمە ترسی حکوومەت ئەیسە لەم سەردەما بە نظر من دەستەدا بە هەموو کارێک و بە هیچ وەجێ ناگەڕێتەوە، بە هیچ وەجێ لە سەد جەهانە مەترح بووە ئەم شۆڕشە، چێرەێکی جەهانی گردیە. ئیسە تازە کابرایکی بناو بورهان بەرحی سرودێکی خوێندیە ڕووسەریە درا بەردار
خەریکن محاکمەیەکە تا چەند ڕۆژ لەمەوبەر سرودەکەی پاشە بووەسەوە بەڵێ مهدی یەراحی دەستگیریان کردگا تازە بە نەزەر من جنبشی انقلابی ژینا انقلابی ژینا ئیسە بەر لە بیشتر لە گوزەشتە جێگە کەوتیە منسەجێنتر بووە بەرخەلافی ئەوە کە عێدەیەک فکرەکەنەوە کە ئیسە دووچاری ڕکوت بووە و سەرۆسایەکی ئاوان نەماونە ناد انقلابی ژینا قبلا ناو خیابانە بوو ئیسە چووسە ناو کوچە کۆڵان و چووگەسە ناو ماڵەکان چووگەسە ناو مەغزی ئەفرادی ڕژیم چووسە ناو مەجلیس ئیسە حکوومەتی کردیە بە دوو بەشەوە موافق و مخالف خۆیان نازانن ئەم تەرحەی کە داگیانە ئەم بەخودگەلەکە ئەیگەنی کێژە شەرعی نییە هەر لە خۆیان ڕقسەیەمە نییە هەر لە خۆیان ژێر نە شەرعیە نە قانونیە نە سیاسیە خامنەی تێژێ ڕایەتی حجاب و حجاب ئیجباری هەم شەرعیە هەم قانونیە هەم سیاسیە یعنی خۆیان لە خۆیان هیچ ڕێگەیەکیان بۆ پەیان نادێت چۆن کۆمەڵگا ئاگەڕێتەوە بۆ بەر لە انقلابی ژینە. بەڵێ سپاس هاوڕێ فەریدە. هاوڕێ مریەم هاوڕێ فەریدە باسی لەوە کردوەتی زۆر کەس لەسرە باوەڕان کە ئەم شۆڕشە ڕکودی کردووە بەڵام زۆر کەسی چەند کەس لەسەر ئەوە قساکان کە ئەگەر ڕەفۆرمێ دروست بێ لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە پێگەی ژن و هەروەها لە بارودۆخی کۆمەلگادا ئەم شۆڕشە دەتوانێت سەرکەوتوو نەبێ و ئیدامەدار نەبێ. ئێوە ڕاتان چییە؟ من پێم وایە هەروەکە هاوڕێ فەریدەش ئشارەی پێکرد بە هیچ عنوانێ ئەم شۆڕشە ناگەڕێتەوە بەدواوە یانەی بە هیچ عنوانێ وەزعیەتی کولی ئێران ناگەڕێتەوە سەر بەر لە شۆڕشی ژینە. دلیلیشی ئەوەیە کە هەروەکە ئشارە کردیا بحرانەکە یەکودوان نییە دیارە مەسئلەی ژنان مەسئلەیەکی عومدە و مهمە بەڵام هەروە هاوڕێ فەریدە ئشارە پێکرد مەسئلەی بێکاریە مەسئلەی بازنەشستەکانە مەسئلەی کاریگەرانە هەمووی ئەمانە مەسایلێکە کە فرە عومدەست بە نەزەر من بە جمهوری ئیسلامی ئەسڵ جواوگووی ئەوە نییە ئەو جامە ئەلئان بە تۆری کولی فەلەج بوو لەبار اقتصادیە و ئەمانە هەموو مەسایلگەلێکن کە تازە ئەم انقلابە ناگەڕێتەوە من پێم وایە مەسئلەی ڕفم ئەسڵەن جایگای نییە یعنی ئەلئان ژنان بە تایبەت لە ئێرانە ئەسڵ عبوریان کردگە لە مەسحەب عبوریان کردگە لە ڕفم عبوریان کردگە لە فرێک لەو مەسایلگەلێک کە قەبلەن باسی لێکردیاکە ژنگل عبوریان کردگە من وتم خاستی ژنان ئیسە لە جامعەی ئێرانە ئەگەر جمهوری ئیسلامی تەن بابەوە یانە هیچ لە فەرمێک ناتوانێت جێگەی ئەو خاستە بگرێتەوە تەن بابەوە یانێ نەبوونی جمهوری ئیسلامی جا هەر بۆنەوە مەسئلەی ژنان بۆ جمهوری ئیسلامی زۆر گرنگە و هیچ شتێک ناتوانێت تەنیا ڕێگەی ئەوەیە کە انقلاب بکردی کە ژنان ڕزگار بن لە وەزعیەتە. بەڵێ هەروایە چون کۆماری ئیسلامی ئەگەر لە هەفتەکان پێشوا بینیوێتمان کەسی زۆری استخدام کردوە و مانگێ 12 ملیۆنی پێدا وەکو حجابان کە لە مترۆ شوێنە عمومیەکانە بن کە ژنان سەرکوب بکەن ئەگەر حجابیان ڕعایەت نەکرد. بەڵێ هاوڕێ فەریدە لە شوێنێکە باسی دەستکەوتەکانی شۆڕشی ژینامان کرد ئێمە لە دەستپێکی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کە نزیکەی بە 45 ساڵ دەگرێتەوە خەبات و خۆڕاگری ژنان بەردەوام بووە سەرکوبی کردوە ژنان مقاومەتیان کردوە دەستکەوتیان بەدەستهێناوە ئەم دەستکەوتانە هەر ئەو دەستکەوتانەیە کە ئیمڕۆ ژنان ئەتوانن لە شۆڕشی ژینادا بەشدار بن و ئاوا بەرین بن ئەو دەستکەوتانەی کە لە شۆڕشی ژینا بەدەست هاتووە لە چه حرەکەتێکە خۆی نیشانداوە یەکێکی شجاعەتە ئێوە چۆنە ڕوان ئەو بابەتە دەستاوەردی ئینقلابی ژینا ڕاستیەکەت گەرەکە ئەوەندە زۆرە کە کاتی ئەبێ بە هەمووی ئشارە بکرێت و بەڕێز و بەرزە و ئێدامەیەکی ئەبێ تەجروبەیەکی زۆر گەورەیە یەکێ لەو دەستاوەردانە گۆڕاندنی حتا دیدی نسبەت بە فەرهەنگ و هونەر موسیقی کە وەرزش تۆ سەرەکەی وەرزشکاران تا ئەگەرەکەتی دو-سێ ساڵ لەمەوبەر بە ندرەت دانێکیان لە شوێنێکە مەسەڵەن عەکسوڵ عەمەڵێک یا حرەکەتێکی ئێترازی نسبەت بە مەسائل پەدیدەیەکە لە جامعە لە کۆمەلگا بەوجودێ وەلێ ئێمە دیمان لەم شۆڕشە
وەرزشکاران چۆن بەرخۆدیان کرد، چۆن ئەو نەخشەی ئەساسی خۆیانیان بە ئێسڵانی بردەبەرەوە، هونەرمەند چۆن نەخشی خۆی ئیجرا کرد. تۆ سێرەکەیت ئەو دەستاوەردێکی ئەو شعاری نازانم این ناسیۆنالیست و تەجزیە تەلەب و ئەمانەی هەموو دادواوە. کوردستان و بەلوچستانی کرد بە سیستان و بەلوچستانی کرد بە یەک، تەورێز و کوردستان و سیستان و بەلوچستان تەورێز شعاریەدا ئەیود ئازەربایجان زیندووە پشتیبانی کوردستانە، کوردستان سیستان و بەلوچستان چەشم و چراغی ئیرانە، سەراسەری ئێرانی بە یەک و وەسڵ کرد. ئەو ئێتحادە کە تا دوێ کە حکوومەت بە هەر وەسیلەیە کە توانی نفاق بخاتە بینیان، ئەوە کوردە و ئەوە تورکە و ئەوە فارسە و ئەوە سونیە و ئەوە شیعەس و ئەوە ژنە و ئەوە پیاوە، لە عەرز چوارمانە چۆن هەموو لە جوان و پیر و ژن و پیا و هونەرمەند و وەرزشکار و هەمووی دەستی کرد بە یەکێ و لە 160 شاری ئێرانە یەک پارچە متحدانە هاتنە دەرەوە. ئەمە یانێ لە تاریخە نمونەی نییە، لە تاریخە من واقعاً کە بۆ خۆشی بووە بە سمبۆلێک بۆ نمونەیەک بۆ لە کشوەرەکان تری جاحەتە. ئێمڕۆ ئەبینی خوانندەیەکی ئیسرائیلی خەریکە شعارەکان و سرودەکان تێکرارەکاتەوە و تەرجمەیەکاتەوە. دەستاوەردێکی تری ئەوەی کە چێرەی هەموو ئەحزابێکی حەزاب گروپ شخصی فعالی سیاسی وەکو شەخص هەموو ئەوانە بەڕاستی ڕۆشن و کردو، ڕۆشن بوو، ڕۆشنتری کردو. ئەم ئینقلابی ژینا ڕۆشنتری کردەوە کە ئەم ئەحزابە لە کوێنە قەراریان گردووە، ئەم ئەفرادە لە کوێنە قەراریان گردووە، بارخۆردەکەیان نسبەت بە ئینقلابە چییە، سیاسەتەکەیان چی ئێژێ، مەسەڵەن سیاسەتی ڕاستی کولەن ئەوە نیاک نارۆیی تر، یانێ مردم بۆیان ڕۆشنتر بوو ئەمەڵەن سیاسەتی ڕاستیان نیاک نارۆ. لێرە شعارە لێنە شعارە دیە ژن ژیان ئازادی، لێرۆ شعارە دریا مرد میهن ئابادی، یا مەسەڵەن زندە باد ڕەزاشا، لێنۆ شعارە دریا بژی سوسیالیزم. ئەمانە دەستاوەردگەلێک بوو کە لە تاریخا نمونەی نییە ئەسەن، یانەی ئەو ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تەواو قودرەت و سعی کرد کە مسادرەی کا، سعی کرد کە شعارەکانی بە ئێسڵاح بێژێ من ڕاهبەریەکەم هەتا ئەو مەجموعای عەبدوڵای موعتەدی و کوڕی شا و نازانم شیرین عیبادی و ئەمانە جەمع بوونەوە ئێمە کۆمیتەیەکی ڕاهبەری. کۆمیتەی ڕاهبەری چی تۆ چۆنەتانی لە خارج دەست کشۆرە بە هەزاران هەزار ئینسان سینێ خۆیانیان لە مقابڵ گلولا سپەر کردیە، 500 نەفەر 600 نەفەر کوژیاگە، عدەیەکی زۆر 20,000 نەفەر زندانی کریاگە، عدەیەکی زۆر چاویان لە دەستداوە. تۆ چۆنەتانی بێژی من لێرە تۆ لە کوێنە بووگی کە کۆمیتەی ڕاهبەری ئەم شۆڕشە ئەوە بووە ئەوانیش نابوو هەر ئێلام نەکردیان بوو لە بین چوون بۆ خۆیان ئەم بەر عەلەی ئەو جبهەیگر ئەو بەر عەلەی ئەو جبهەیگر. سەیری مەسەڵەن سیاسەتی سەڵتەنەت تەڵەبەکان کە لە لەندەنا چیان کرد، لە سوێدا چیان کرد، لە یەکێ لە سخۆرگووەکانی وەکو حجەتی کەلاشی کە من نام کەلاشی کە من پێژم واقعان کەلاش چونکە بە معنای واقعی کەلاشە بە تەواوی ئەحزابی چەپ و نازانم فعالی بێسڵاح ناوەنیا تۆریست و ئەمانەشێ مەحاکەمە بکرێن. سیاسەتی ئەمانە ڕۆشنەوە بووە بۆ مردم هەمووی ئەمانیە نیا پشت سەر خۆی بە قودرەتی خۆی شعاری خۆی هەموو شتێکی خۆی بردە بەرەوە. ئیسە ممکنە کەسە بێژێ ئەمانە دەیخوا ئەمانە نقاتی قووەتی ئەم ئینقلابە بووە، یعنی چی؟ یعنی هیچ نقطە زەحفێکی نەبووە، یعنی کەم و کەسرێکی نەبووە. ئەوەیش مورد بەحسە ویژەتوانین لەسەری قسە بکەین.
بەڵای زۆر سپاس هاوڕێ فەریدە. هاوڕێ مەریەم ئێوە چۆنەوە باسەکەنەوە دەستکەوتانە چۆن خۆیان نیشانداوە؟ دەستکەوتەکان ئەگەر گەرەکمان بێ واقعان چاوی لێ بکەین ئێمڕۆ ئەگەر تواشاکێ کە کۆمیتەی جوانانی ئینقلابی، کۆمیتە گەل ژنان، کۆمیتەی دانشجوان، تواوی ئەوانە الآن لسطحی جامعه واقعا خەریکن فعالیتەکەن، وجودیان هەست، خۆیانیان لەسەر پای خۆیانەوە وێساگن. هەروەکە هەوڕە فەریدەش ئشارەی پێکرد ئەسڵەن نەخشی ڕاست جەناحی ڕاست بە تۆر کولی لەبین چووگە، یعنی نەیتوانی بە هیچ عنوانێ بە دلیلی هەروەکە من وتم بە دلیلی ئاگاهی کێ لەم شۆرشە لەم جنبشی ژینە هەست ئەویچەوەیە کە مردم واقعا لەمانە گوزەشتکن. ئێوە فکری کەنەوە هەر لە خودی جامعەی کوردستانە الآن جماعتی ناسیۆنالیست خەریکن بە عناوینی مختلف چراسۆزان بە جمهوری ئیسلامی، خەریکن نازانم ئاشورا و تاسوعا تەبلیکێژن، بەڵێ تەبلیکێژن، خەریکن نازانم چی سنفی مڵایان دروستەکەن، بەڵام واقعا هەمووی مردم لەمانە هەمووی گوزەشتکن. یعنی من ئێژم خۆشبەختانە دیارە بە هەرحاڵ ئەم مبارزاتە بەم ئاسانیە نەگەیگە ئێمە واقعا ئەم وڵاتی ئێران فرە کەسی لەدەستا، فرێک جوانانی لەدەستا، هەروە کێشارەکرگا 30,000 نەفەر جێگە لە زیندانی قبلەکان هەر لەم شۆرشاز. ئەمانە هەمووی دلیلی ئەوەیە کە واقعا ئەم جنبشە عەزیمە، دەستاوەردی زۆرە و مردم و مبارزاتی ئەم شۆرشی ژنجیان ئازادیە لەمانە گشتی گوزەشتگە دەگێ دواوە. من پێم وایە ئەم نقطە قوڤەتە هەست بۆ ئەوەی کە هەروە کێشارەم بکە ئەلان فکری بکەرەوە لە ئەکسەری شارەکانی ئێرانە کۆمیتەی جوانانی ئینقلابی بۆ وجود هاتکە، کۆمیتەی دانیشتجووان بە وجود هاتکە، معلمان فکری کەرەوە کە خۆیان بە تۆری کولی خەریکن مبارزاتی خۆیان ڕۆژانە ئەوەنە بەرەو ڕۆژگەلێک لە هەفتەکە لە سەراسەری ئێرانە لە یەکشەمەگەل و سێشەمەگەلە خەریکن مبارزاتی خۆیانە بەرەوە. ئێمە دەستاوەردێکی گەورەی کە ئەتوانین ئێمە شار دەکەین ئەو بەیان قەتنامەی 20 مادەی یەکەم کە دەریا دەرەوە، بە نەزەر من ئەوەی چە یەکێ لە دەستاوەردەکانی عەزیمی ئەم شۆرشە بوو کە بالاخەرە 20 تەشەکوڵ چوونە پای ئەوە کە بتوانن قەتنامەیەک بەنە دەرەوە. ئەمانە دەستاوەردە کۆمیتەگەلێکە لە شارەکانی کوردستانە بە وجود هاتکە، کۆمیتەی ژنانی مبارزە ئینقلابی کوردستان، کۆمیتەی ژنانی فعالینی حقوقی ژنی شارسنە، بە هەرحاڵ فعالینی مەدەنی، تواوی ئەمانە هەمووی من پێم وایە دەستاوەرگەلێکی عەزیمە کە لەم شۆرشە بەدەست هاتکە. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ من پرسیارەکانم تەواو بووە، گەر خۆتان لە کۆدایدا شتێکی گرنگ هەیە کە پێتان وایە ئاماژەتان پێ نەکردووە فەرموون. من ئەگەر ئیجازەم بن حەزەکەم واقعان ئێمە دیارە ئێمە دەستاوەرگەلی ئەم شۆرشە لە تواوی ئەم مەسایلە مثبەتە ئیشارەمان پێکرد کە ئەمانە هەمووی گرنگە، هەمووی دەستاوەردی ئەم مبارزاتەیە، بەڵام ئێمە بۆ داهاتووی ئەم جنبشە واقعان ئەبێ زۆر ئاگاهانە بێ، ئەبێ من پێم وایە ناکریە هەروە دیارە معلومە کە مردم خۆیان لە داخڵە واقعان فعالن کارگەلی کریاگە، بەڵام ئێمە ئەبێ فکر نەکەینەوە کە نەخشی ڕاست، نەخشی ناسیۆنالیست بە تەجروبەی ئینقلابی 57 هەمە با هەم ئیتر جبران و نەکەینەوە. من پێم وایە ئەوە بەشێکی زۆر ئەساسیە چشمەندازێکە کە بۆ ئایندەی ئەم شۆرشە ئەبێ لە بەرچاو بگرێ مەسەلەی شۆراکانە کە ئەبشێ بە وجود بێت
توي أمانة هم كوميتة الانقلابية أبي تبديل ببا شوراق المحلات أما برحال ديار وقتي كي زوري قريك بلام إيما ناتوانين فقط بيجين أم شورش دستاوردي بو أوابو بلام داهاتوي خودي أم شورشيش بو إيما مهمة. والله وایە ئەبێ حتمما لەسەر زەحفەکانی ئەم شۆڕشیچە قسە بکەین بەڵام حتمما لە بەرنمێکی داهاتوە من پێم باشەکە حتمما لەسەر ئەوە قسە بکرێت چون هەم لە پاڵەوەی کە دەستکەوتی بووە ئەڵا ڕەغمی ئەوەی کە دەستکەوت و خوێنی زۆر درراوە بەڵام زەحفێکی بووە کاتوانین بۆ داهاتووی ئەم شۆڕشە باسی بکەین و بۆ باشتربوونی ئەم شۆڕشە و بەرەو پێشچوونی هاوڕێ فەریدا ئێوە فەرمونون. بەڵێ هەروەها هاوڕێ مریەم بە بەشێک لەوانە ئشارەی کرد منیش گەرەکمە پێشمە ئەم لە انقلابی ژینە شیازەی سیاست و سیستم و هەستی و نیستی ئەو ڕژیمیە دابە یەکە و هەر بەرئەساسی شعارەکەی خۆی ڕووسەری حجاب بەهاناست نظام كل نظام نشاناست كل نظامە کە ئەشێ بڕێ و ئەم نظامە چۆن ئەڕێ بەر لە هەموو شتێک وەکو هەر بەو شجاعەت و شەهامەتۆ کە مردم هاتنە خیابان وەزانیان چیان گەرەک نییە ئەبێ مەسئلەی بەرنامەڕێزی باشتر بکرێ بۆ ئەوە کە چیان گەرەکە و ئەمەش بەم ئاسانیە بەدەست نایە و ئێمەش لە دوور و منیەکی لە دوور و بەڕاستی ئەو حەقە نادەم بەخۆم کە ئەوان بەو هەموو شەهامەت و شجاعەتۆ کە ئێمە زۆر دەرسمان لیان وەرگردیە ئەزانن کە لە تەک سیستمێکی لە تەک ڕژیمێکی وەحشی لە هیچ شتێک لە هیچ جەنایەتێک ئابای نییە سەرۆکاریان هەیە قودرەتیشی هەیە ئەسلحەیشی هەیە ئەو باشی خۆیشی هەیە پوڵ و هەموو ئیمکاناتێکیشی ئەنێتە اختیار ئەوانەی کە مردم لە ناو خیابانە بەڕاحەت بە تیر و بە هەموو شتێک سەرکوب بکەن و بکوژن ئەبێ ئامادەگی بوێت بۆ ئەمەی کە ئێمە لەم سەردەما چۆن بتوانین ئەم ئینقلابە بۆینە بەرەوە بە کوشتە و بە زەربەیەکی کەمترەوە و دەستاوەردێکی زۆرتری بێ ئەوانە خۆیان لە داخڵۆ ئەزانن ئامادەگیان هەیە تەجروبەیان هەیە ئێمە لێرە فقط من وەکو شەخص دەتوانین پشتیبانیان کەی ئەتوانین ئەوان هەر نەوە کۆمەکێک کە ئەوان هەر ڕێگەی کە ئەوان دای ئەنن واقعان ئێمە پێشی بگرین و ئەو ڕێگە بگرین مەمنونتانم و سپاس و دیسانەوە ئینقلابی ژینە پیرۆز بێت و هاودەردی و هاوخەمی خۆم پێشکەشی هەمووی ئەو خانەوادانەکەم کە عەزیزیان لەدەستداوە و لە لایەنین و لە هاودەردیانین و سڵاو و ڕێزێکم هەیە بۆ هەموو زندانیانی ئینقلابی ژینە و پێشووتریش سپاسی ئێوە و سپاسی هاوڕێ مریەمیچە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ مریەم ئەفراسیاپور چالاکی مافی ژنان و هەروەها هاوڕێ فەریدا نەفیسی چالاکی سیاسی کە بەشدار بوون لەم بەرنامەیە و سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا کۆتایی لەگەڵمان بوون هەتا بەرنامێکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە بژین بە شادی و کامرانی.